ئێمە وەکو بەڕێبرادی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانی ئەو کارانی ئەنجامێدن بە بەردەوام دیارە لە بەرژەوەندی هاوڵاتیانە و ئێمە خۆمان بە خزمەکاری هاوڵاتیانە زانین بۆیە لەم کاتانەیە ئەم قەدەغەکردنە ڕائەگەیەنین. سەرڕای ئەوە هەروەکو ئێوەی بەڕێزانن ئێمە کارەکانی ئەنجامەدین دیارە بەپی یاسایە، یاسای ژمارە 48 ساڵی 76 کە پارێزگاریکردنە لە پارێزگاریکردن و ڕێخستنی زیندەوەرە دەریاییەکانە هەروەکو ماسی و جۆرەکانی دی و لە ناوچەی باشوور و هەروە لە ناوچەی ناوڕاست و لە هەرێمی کوردستان دیارە بەپێی وەرزەکان و بەپێی شوێنەکان لەبەرەوەی دکتۆر و پسپۆڕ هەیە لەو بوارەیە ئەم ناوچانە لە چ سنوورێک ئاوەکە گەرم و ساردا کاتی گەرادانانە بەپی ئەوە دیاری ئەکرێت. بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سلێمانی هۆبەی بەرهەمی بەرەمێنان و گەشەپێدانی سامانی ماسی دیارە بە کتابیان ژمارە 39 لە 10 ئاگاداریان کردینەوە و بۆیە ئێمەش ئەسان بەم کارە لەم کاتە لەبەر ئەوان پسپۆریان لەو بوارە هەیە کاتی ئەوەیە کە ماسی لە زیاد بوونایە و گەرادانانایە بۆیە ئێمە لەم کاتە قەدەغەکردنی ڕاوی ماسیمان ڕاگەیان ڕاوکردنی ماسی بە هەموو شێوەیە لە 15 بۆ 14 قەدەغەیە بۆیە داواکارین لە سەرجەم وڵاتیانی بەڕێز پابند بن ڕێنمایەکانی پۆلیسی دارستانەوە سەرپێچی نەکەن لە ڕێنمایەکان